پیاوی دوژنە ئەوجا ها جێژنە لۆ تۆ هات ئەو مارینێ سەراو بوونکەی تو شەرەفت ئەو گوێرەی هەندی بسڕیەوە کەس بودی سڕیتەوە شتی وها لە تو دەبین نییە باوەڕ بکە بەحیاتی لە کەسمەتی سعدی بەێ شتێکت پێ دەڵێم کو یەکسەد لێرە هاتی ئێرە خۆت حازر کە دوام بێمە ئێرە شتێک پێ برێ چاوەڕم دەکردی بێ لە مێشکم نییە شتێکی زۆر ئەوە هەیە ئەو ئایپاتە لە ئەو کوڕ بستێنەوە لە ئارامی ژیانی لێ تاڵ کردوین مەعەدەل ئەو سەری لەناو ئەو ئایپادەیە ملی دەشتێ چاوی کوێر دەبێ لێ بستێنەوە چێوە ئایپادێ لۆ کڕین باشە من داوام کرد بۆی بکڕی وەڵا منداری فراکەسی ئایپادی هەیە جیرانەکان هەیتی خزمەکانی هەیتی کوڕەپورەکانی هەیتی ئامۆزایەکانی هەیتی هەی هەتا ئایپات لۆ کڕی ئێستا کوڕی سعدی لە کوڕی خزمان بمینێتەوە کوڕی سعدی نابمینێتەوە من وتم بۆی بکڕە ئێتە تۆ بە ئایپاتەکەی لە کردی چ دەکە با بکە دوامی تۆ بووە ئەمە کوتم بۆی بکڕە بەس نەمگۆ هایمالیشی کەسەری مەعەدەل لەناو ئایپاد بێ وازی لێ بینێ ئایپات لە خۆی با بەکار بێ دەڵێن بانجی کە و پێی بڵێ ئەبری دەکەی باشە باشە سەد چاو ئارام ئارام بزانەی ئارام 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 ورە ئارام تەماشایکە دیتن دیتن سەری لەم ئایپادی دەڵێن تەواو دلوت کردیا ئارام بابە ئەوە چ دەکەی ها ئەوە چ دەکەی ئارام کورە ئارام بینە کورە ئەوە چییە فێرە شتە قۆڕانە بێ ها کوڕم جێبتی واز لەو ئایپات و ئایپاتانە بینە ئەو ئایپاتانە شتی خراپی تێدایە کوڕم بابا من توش شتی خراپی ناکەم تەماشای شتی خراپی ناکەم ئەی تەماشای چ دەکەی بابا زەرافا بابا مەیمون بابا ورس کوڕم بێحترام بابە زەرافە بابە ورس چییە ها لێت بدەم قسان چ دەکەی قسانە چێ دەکەی بابا داوای لێبردن دەکەم مەبەستمەوە نەبوو مەبەستمەوەی تەماشای دەکەم کوڕی کوڕم سەد جار پێم گوتی ها بزانێ ئەو لە مەکتەبێک نییە مامۆستایەک ڕۆژە گوتی ئەوە زۆر قسەی قۆڕ دەکە گوتم کاکەوە فێر بوو نییە ناوان دەرێ ناو پاشگر و پێشگری دەرێ بابە زەرافە بابەوە بەبەستێ دەرێ بابە تەماشای زەرافی دەکەم کوڕم دەکەلیمەی تەماشای کرد لۆ زیاد بکرد ئیهمالی بابی بابی ئیهمالی کە ئەوە کوڕی ئەوجە با پێت بگەم واز دڵی بینە باشە دەزانی چ خۆشە هاوە بینماتەوە بۆ عتڵێ کۆمەڵێک مەجەلەت لۆ دەکڕم چیرۆچ با تاکە چیرۆک لۆ بژێتەوە تاکە چیرۆژ زۆر خۆش دەجێتەوە دایکە ئەدی بەس گورگومەرەکە دەزانێ لە گورگ و بەڕەکە زیاتر تەتەوڕ نەکردی چی ئەو هەمە چیرۆکە هەیە ئەوەندە مجەلەم لۆ هینایی بجەلێ منداران وە نەبی چیرۆشکی کە خۆت فێر بکەی ئەتو باشتر دەزانین لە بژێڕەوە لێ دەجێڕەوە بەسەر چاو جانە بابا ئیتر زۆر خۆش بەزی سایهمالت کردیمە ناخەم نەبی دەبڕۆ بزان چێ لە دەرکەی دەدات دەستە کوڕم ڕۆدەی هەستە دەرکەی بکەوە قسە گەورە بزانێ هەر حراجم دەکەی ئەو هەموو چیرۆکە خۆشە هەیە تو پێشتر چیرۆکی عەلادینت دەزانی چیرۆکی سەندریلات دەزانی یا خۆ بەخێر بێ یا سعدی کوی سەد چاو دەهەمجار سەحەتت کوا ئەحوالت کوا یا ڕەبی باش ئەوە کووە بۆ عارفێ گۆشت بەبەر ناکەوی ئەتو چ دەکەی لێدا دەها سعدی کو پێ برم کابرا کات ماشاءالله ئەوی گۆشتە توانێ هەر هەمووی هەگرت الحەمدولله بەڕاستی بەرەکەتە جێژنە بەرەکەتە ئەدی ئەتو کوی وەڵڵا زۆر باش ئەتو چ دەکەی لە ماری بۆ عارفێ کاچم ئەمە ڕەشیدم لەوێ دانایە دوای جێژنەیە کاکە دەبی پیا و لەنەو مار و مەداری خۆی بیتن ئەرێ وەڵڵا کاکە عارفەی شەکتا دەبی وەنیا ئەرێ وەڵڵا وەزت کوا ئەحواڵت کوا ئێستا هاتیمە ئیشەکەم پێتە لە خزمەتتانە سعدی بخۆ دەزانن سبەی یەکەم ڕۆژ جێژنەیە ئاتی دەزانم ئەرێ وەڵڵا مەلا حەمەد ئەمینم تێگەیاندیە لۆ بەتەبا ژینی مارە بکەی سعدی مەزار دێ ئێتێ بە قوربان دەم قوربان لەوەی گەورەترە مەلا حەمەد ئەمینم تێگەیاندیە مەولودی دەکەی مەولودی دەکەی بۆ خودای ئەگەر مەولودی بکەی ئەمە نییە پاقلاوە شەربەت عایدی منە
دلي قرب قصة سعدي لا تكون هاتي مو يعني زور بيتك تبغى كل باندو ما تشجع بس قطع مكة قطع معك تبقى عندي كسبيني عموزكا بيك بنتو شي زور باش دەکەی بەس ناکری ڕۆژەچکە بی سوێکیش نییە خەرک مەشغوڵە ڕۆژەچکە بیتن لو إيش ستة خيرة ئیشم هەیە و نییە و یعنی لەوانەیە ئیشم بێتن بەقوت دەزانی ئیشی من زۆر قورسە وچی قەسابی وانە نییە لەنا کاوەشی نییە تەلەفۆن لۆ دەکرێتە نییە دەرێن فەوریان 100 تۆپ قماش بێتن كس هيا مسألة خيزاني دواب خال بر إيش ئەدی نانا مەسەلەی خێزانی لەسەر سەلمان ئەوە پیاوەکەم نییە هەمیشە ڕێزی خێزان دەکەم زۆر دەمەوێت خێزان بەرە پێش بچێتن دامۆتم خۆ دەزانی چەند ئەوانم خۆش حیزانی زای چ بکە دوم ڕۆژ جێژنەی باوەڕ بکە دوم ڕۆژ جێژنەی نییە خەڵکی لەگە خۆم دێنم نەکوبتە شەڕک هەلایەک نییە و بێگە لە ژۆری مشکلێک ڕوویدا نییە یەک فیتەی لێ دەدەم یەکسەر بێ لە ژۆری نییە مشکلەکەی حەل بکەن لێ با ڕۆژی دووەم بی سعدي سعدي بڵێ مەلا حەمد ئەمیدەم تێگە عندي خەڵکیش زۆرشیم هەنەیە نابی نه شەرمەزار دەبن كل لو شرمزار دەبیتن دەهام ئەتشتی زۆر بەجددی وەردەگری ئەوەندە جددی مەبە برای من لو تدي ترسى هيا ئەوە قسەی دەکەی سعدی جێ بدە سعدی ئەوە من ئێستا دەڕۆم گۆشت و ئەشیای حازر دەکەم باشە ئەش لە مارێ دەبی داوەتن باشە چێن دەری لە مارێ گۆ لە مارێ ما تو ئەمە داوت دەکەی زۆر ئەنتیکەی قسەی خۆتە کورە برا بچی بکەوەرەوە داها كل دوار لموزعيبين كل دوائنيا نفرق هي كابرايا كمشكلة لك ويا محل بيتن سقدار ومقداري دين تجوري بس بيو حل بي لو خد خيتنا وموزعي سعدی باري واز لەو قسانە بینە سبەی ئەولانیە تەواو دهم باش نيراني ونيا سعدی سعد هەشت نیوی سبەینە هاتو حازر دەبی هاشتو نيو تەواو ترقطها انت باشا ايش مزوره بس سعدی واز لەو قسانە بینە جێ بدەن ئەوە من دەڕۆمیشم گەنە زۆرە تەواو ئەولانەکەی تەواو من دەڕۆم سعدی ئەولان ناوێ لێ هێنا خال قلبك هكذا تلفونك اللي موي بكا يلا تيبو زمان اللي يقنع بك بأوزار لك الهنالي ليمو سبيني إيش الزور ولو ركتيا بقول بانكم ناتوانم بهم بس وعد باش نوراني ديم أو نارجي قبل سعدي بيشاني كاكم شاوريتك كيف خوتيتر بمجو هو القرن بصري لا يجي سردار يقولك ما شالم دويت سردار بابا بالي جيجني قربانتيا دواز بني كرم أو تلفوني بكام دواز بينا بابا تخوا بيم لي بابا ده بيبلي بياوك جان جناحة ده بيبلي كرم زي جيجنا قربانتيا حضرت إبراهيم إيه خوي قولة دعوة لي دكا كراكي سر ببرينا إسماعيل إيه حضرت إبراهيم أمد إيماني بقوة تبي يكسر زيبا زي دكاتر كراكي ليش دكاتر شاقوكي لسنبلي دادا ديوي سر ببري خوي قولة يكسر دعوة لي دكا دريتن طول طاقي كنو وقدر سوي لزياتي كراكي سر ببري برانا چی لبودنیری برانا که سر دبری دل یکاره کنم با تلفونکم یکاره تلفونکم بکم ده جوابي ده بيبلي برانتيا بران چیه بران پلکزای مری تو زانم چیه لك زي مرشية کلم دواز بینا سردار أي بابا. بابا جيجني رمضان جيجني قربان لو فقيانية فرقان چیه جيجني رمضان ستيك جيجني قربان تارا ایچ پای گوره وایدانه کو ایچ بکم بسوال چیه دکه دلی کل باو تلفونی بکم بيم بلي تخوا دلی بگره کاکا تو زانم خوای گوره وایدانه بابا 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 كل دليل مقرية بابا كل قصة قرطي بابي كل الزهرة مالي بابي ها صدقي
بابا جێژنە لە برنج و گۆشتی دەخۆین نان ماسی ناخۆین ئێمە چ زانم ئەو کەلتورە دروستیان کردی چ زانم کاکە چ زانم ئەها بزانی ئەوەندەی دەلێنیە بزەمت بە خۆت چوە دەلێ بگەڕە کوڕ بە ئەو تەلەفۆنێ بکەم کوڕم ئیشم هەیە بابا بەڵێ ئەو خەڵکان لە جێژنانە قەیسیانی بیدێتەوە ئەمە چکە خۆم فێرم نەکردینە ئەمە فێرم کردینە ئەوە کەلتورەکەنی عالم بە جێژنە قەیسیە بێدێتەوە ئەمە چکە کورە دەلێم گەرە کورە دەتکۆژم بۆ قورعانێ کورە پێرە قەورگانت پێ دەکەم باو تەلەفۆنێ بکەم شێتم مەکە بابا بەڵێ ئەدیەوەی سوکەری هەبوو خواجە زۆر شکر کورت لۆ لە من دەکەی لۆ دەکەی بتکوژم با بانجانی بخۆم ئەوەی سوکەریە با کوردی و فاسوولیا و با ئەوانە بخۆن چ بکەمە من کورە خۆم دکتۆر نیمە کورە بۆ قورعانی دەتکوژم وەرە پێم بری وەرە لۆ چ هەموو سوالی دەکەی لۆ بابا دەزانین لۆ چونکە جاران ئەیپادەکەم پێ بوو لە گوگڵ لێم دەدا ئێ. جوابی دەدامەوە ئێ بەس ئێستا پێم نییە بەس بوێرم لە توی پرسم بەدەشتێ بکەوم یان ئایپاتەکەی بدەبێ شێت بم نەبابە بە قوربان و فەرموو هەر سوئالەکەت هەبوو نییە گوگڵ ئێستا سایتێکی نوێتری ژاتیە چات GPT بڕۆ بڕۆچلی جواب دەداتەوە بە قوربانی بم بلۆ هوس شێت دەتکوژم دەتکوژم هەر یەکەک پێی گوتی یەکسەر نییە برێ بام پێی گوتی بڕۆ بڕۆش خۆتگا بڕۆ سعدی بەڵێ زانایەکان دەڵێن هەر شتێکتان لە منداڵەکان وەرگرت ئەگەر تووڕێکردن بێزاری کردن گریا مەیدەنەوە ئەو زانایانە باسی بەشار دەکەن نەک باسی ئەو کوڕی تۆ شێتم دەکەی تەلەفۆنەکەتان ئێستا لێ نەگەڕای بکەم شێت بووم دەدەستە تو دەدەستە تەهامێ سبێنە سەد ئیشم هەیە تەهام هاتی نییە وەڵا دەستی خەرچ پێ بدەینەوە تەهامە تو مشکلی خۆت پێ حەلا بیتن مشکلی عالمت پێ حەل دەبیتن شێت بووم شێت چێەوە دەهامە خۆم بەسەری جانە پێی بری ئیشی هەیە باشە جانە کاکەجان لێ تاچیکە نییە کاکە نا تەواو هەموو ئیشەکانی تازی کردو هەشتونی و حازرە وڵڵا کاکەجان ئەو زەحمەتەی نایە بۆ ئەو ئەشیانە دێنی سعدی بۆ خۆی دەیکڕی دە باشە کاکەجان باشە خوار لەگەڵ چ بوو پێت گوت ئیشی هەیە ناوەڵا دەژڵێ هەشتونی لەوێنە بە زۆر بە پیسی لێ عاجز دەبم شێت نەبووم شێتیان کردم پیر نەبوو پیریان کردم شێت نەبوو شەویتیان کردم ئەم پیر نەبوو پیریان کردم وەڵڵا وەبیللا وەتەڵڵا ئەوها بڕوە زەڵتە لێم دەدا شێت بەڵێ قماشە حەریرەکان هیچی نەماوە نەملەوە نەسادا کورم جەژنە خێر و بەرەکەت بوو هەمووی فرۆشراوە ئیشەڵا دوای جەژن لە خزمەت هابم چەندمان بۆ هات نیوەی بەزیاوە بۆ تۆ دانێ باشە بە قوربان بەسەر چاو دوای جەژن خواحافیز کورە سعدی ئەم جەژنە خێر و بەرەکەت بوو خێری چاکمان کردووە والله لەبۆ دوکانی خێر و بەرەکەت بوو بەس بەداخەوە لۆ من نەکبەتیە و جەژنە یا الله دیسان چی قەوماوە سعدی گیان قوڕم لۆ جیرای تۆ قوڕ قوڕی کوێوە لە دانیشە بزانم قوڕی کوێ گیراوەتەوە هیوایەتمە یەک ڕۆژ بە ئیستراحەت دابنیشم بە ئیستراحەت نانی بخۆم بە ئیستراحەت بخەوە ئەتۆ دانیشە بزانمی ساعەت کەو بۆ میجێ ڕۆژی قەوماوە کاکە و جێژنەی بەڵێ لیمۆ دەڵێ دەبی لە مارێ مەبی باشە هەناریش دەبی لە مارێ مەبی ئەیتە بەو زمانە لووسە دا ئەم جارە هەنار بخەڵەتێنە کورە کاکە ئەو جارە دەهام لەناو مۆزعەکەی قوڕم بەسەری کاکە دوو ئامۆزامان هەیە ئەو نزیکەی ساڵەکە قسە لە یەکتری داکەن دەهام پرۆژەکی هەیە دەیوێ شیوەکی گەورە بکاتن و هەمومان داوەت بکاتن و ئاشام بکاتەوە زادی گوڵ دەبی ئەتوو لەناو مۆزعەکەی هەبی بۆ پیاوڕانە سعدی تۆوە بن والله نی هەرچە دەریا قسەکەشت گەلە ناخۆشە بەس خوا ئەو قومە پیاوە نازدار هەیە لۆ من دەبەن ها کاکە نییە بەم نیگرتێ زۆرە منی خۆش دەوێ چاکە بەجێشی نەکەم
خبويني سميري قوريا أتو ولا السلام سمير أوان زل دل أوان دقتك باورك بيقصيني تورا دبيتن إما شو كني موي يقول كاتشب أقل نسمك اللي موت لو لعب يشان أبو زاد لو جرمو شانسي من آموزايتي هي دريتن السعدي بتزوي هبيدي تمارينكو بيشي قوتيا والله ما نازاني وزانا قصا قوري ما نازاني خوش كلمة دي كده يعني تيدا كيف زانا قصا كبرا قورا قال طيب بيجاني كده بيجان كربوا لوش كي داوي دري او جيجني خزمة كان دين دبي بالسلمينين سعدي روجانا نومالو من داري خويتي سعدي روجانا جيت مالوان ديوي بالسلميني كسعدي يجني هي ما خربتونا قلت انا سعدي جنتشي كاكل ولا من دكان او دلوي قلت دنيا خرابتن ججني يكم دبي اللي بيبي اغنى دليل لك جاب نو زام اللي ما جام موتمرم رشيد باوركم ما سيديتيا لا عاودي هنا تدري نامري بس اوهاما كاكا بوستي كراو على بزاني شون بياو دوجنيه رشيد غادر بيري بابا رانا بيرم كاكا ام كومنتو نساوي جوي لي بقرا على بياو دوجنا دائما مشوشو الوزا والله اني بزونيا هو حسوده بياوي دوج مرتاحترين كاسا مازال حسودي بيديت بخوي غيلتين يجني دوم بيني دي اقصانه دكات ما شاء الله وني توسن مرتاحي سجاد بكا بوستي دوهم بوستي دوهم كاكا كومنتي دوهم نسيويتي ايه على بياوي دوجنا جرجي كنا عزوانية او قصي بابو بابيلان يبيلجنان اللوتي هي وقصي ذكن باش ولا زرجي من دمشاق اقل بحثتم كوني قزكوكا شديد توا بلي والله رازنا هي مدرويا عصادتا ما شاء الله جرجي بيجنا هاي جانش قال خوش مانيح كومنتي سيم كل توازن كوميت سين بينا كل وانا محسود كل علاج اللي لما بكلم فوتان أتى علاجي كم؟ كل اي هو كل عام بشيت كل تدعكوا زكم كل تدعكوا مار دوابي ولداني شباب علاجي كم؟ تموت واقلتي وتشي إنتو جملة ناقلي؟ كل بقول بام اقع علاجك لك كده بيمبلي اقع هيك لكن يا كاكا تورمك بوم هاد ولا داني شو ولا؟ تدلو هذا ولا بوم هاد علاجك كم؟ جيجني ها؟ أيوة. والله خاويني لبيكو دي تازم خايف كده تما لبسك جاني وسطك أحوالك صحتك غريب برمو هذا اللي داعي الفاصل تمام خير عاوزو هاتيوا عارف فيها بيويست بيو خزمتك بكم نوك بيويست باش تبيتن دست تخرج ببيس ما بهزني سألي هذا مردني لخزمتي تدايا دست تخرج بجانا كم أتو أمريكا أم تنفيذي كم دست تخرج به دست أنا بياي باشي جانا أتو خوش ده باور بك بيست ساعة أتو لم يشكمي قدر ناتي إن شاء الله كهم شوابه ستو ماركر ديك تياتو ستو ماركر ديا خوش ويستي جانا حيراني بابا جانا باشتكت بيمني إيش أخذ بك جيش لمن بي إيه باش سربازي برادر إيه أو دكان زلو برجي دزان زا قوتي الشام بوهاتي لو جيجني إيه كل قوتي كاك عرزينك قلت مجيجني هريك روشي معايا قلت باجيجني عرزي بك قلت له قلت متى هناري دينم بيش همو عالمي هنار تلك كان هردا بجيري أو ذا بيخرج لبركان يعني أولي أتو لبرتا أو ذا لبوخرجي إيه تو باجي جنيدة تمشي أنا قوت من درشين دتي تو جاني زاني تمسان خوش دويتن والله هي اللي تصوت هو ديالا زاني عندي تسر عندي تو عندي عندي اوج خوش من دوي
يعني عندي زۆر گەورە خۆشم دێ جان شتەچکەم بەبیرهاتەوە جان دەزانێت دەچینی لای وەستا جەلیلی وەستا جەلیلی زێڕنگری شەکی ئەو جارێنی دەبێ خەرخانش بکەم ساعتی بازنەکانیشم بۆ دەکەی هەشقەوەنیا بازنەکانش دۆ دەکەم عاشق باشترین پیاوی های جانە هەرێ جانە ببینم هاتەوە جان شەکەم پێێتە جان ئەمریکا ئەگە بە من بکرێ بە چاوە ئەگەر ئەمین داوای شتێکی لێ بکەم تو جێبەجێ دەکەی بەدەزانم زۆر سێکم پێێتە جانە تەلەفۆن و داهامی بکە سبینی ئیشەکەم هاتە پێشینە بە مۆزوعی ئاژبنەوەی ئەو ئامۆزایانە با تاخیری بکە برێ یەکەم ڕۆژ جێژنە دوم ڕۆژ جێژنە جانە دێتر هەرچی گۆشت و هەموو ئەشیایی ناوانی سەلاجەیە زۆر بەجێتی دەکە حەیرانی بم دڵێ هەنار چ برێ بەجێ دەکەم وەسێتی ئیمامی ڕەحمەتیتە جانە بۆی دەکەم ئێستا بۆی دەکەم لەبەر دڵی تۆ بەس قەنەعەت پێ بینەوە لەبەر دڵی تۆ جانە ئەلۆ ئەلۆ کاکە دەهامجان گیان چۆنی باشی باشی بە قوربان کاکە گیان یەک داواکاریم لێت هەیە چییە؟ ئەوە سعدی دەڵێ ئیشم هەیە دەتوانێت سبێنێ ڕەفسکاتەوە بیکاتە دووەم ڕۆژی جێژنەی خوشکم جارێکی تر تەلەفۆن لە بۆ من نەکەوێ لە بۆ شتانە موبایلەکەی بە چایدادا چکەلەرەکە ئۆلۆی شیرینەکەی نەحەواوە ئیشاڵەکەم نەیەتۆکنی چێوە دەڕۆیت دەڕۆم و کاول بۆی سەد ئیشم هەیە تازە هاتیەوە ئیلێم گەڕێ باشە سعدی دەڵێم بۆ قەیسەکەی بەیانی شەکردێکم یاننا من دژمنی شەکرە دەتوێت بمکوشی جەرتەڵێم بداتن دەتوێت سوکەریم فول بکەی وا ئێستا بخۆم سوکەریم فولە 450 باشە باش چیم گوتی تووڕەمە باش شەد نەبووم شەدتان کردم شەد نەبووم شەدتان کردم پیاوەشیر بۆ ئەوە نابێت دوو قسەی لەگەڵ بۆ خۆیان بمزانی هاشوو ئەوەنە ناخۆشەوە بێ ئەو هەموو ئیشە بکەم قەت نەمەکرد وەرە چۆن دڵی وەڵڵا لە شوو خۆشتەمەتە حەرزان بەڵێ بەڵێ ئاتۆ بزانەمە چۆنە ئەدەی تۆزێ خوارە ئێستا باشە کوورە دایکە خواردترێ کرد ئێستا ئێستاوە عیبی نییە بەخوا بێ بۆ سعدیە بڵم خزمەتکارێ بگرێ من تااقەتیم هەموو ئیشەم نییە ئەنجا بۆ پێی ناڵی هەر پارەکان یەمی بۆ هەنارخانە پێی بڵم لە کارەکەرێکم بۆ بگرە پێڵم باخوا کچم توێر بەکشێنش تەماڵی حەزەی لە ئیش نەبوو وەڵا تۆ ئاوەسمانکەی جوانە ڕۆینەوە ئەڵێم ئەوە تو بۆ ئەم قەنەفە شتانە بەم پیاوە ناگۆڕی پێی بگۆڕە باونە پارە بۆ هەنارخان سەرف نەکا با بۆ توی سەرفکە دایکە گیانەوە چەند مانگە کراوە بۆ ئەو مەسرفە بۆ پیاوە بکەم پێی بکە ئای مەحێدین بەخوا لە بیرمە هەرچیەکەم پێوت یەکسەری هێنایەوە جاخۆ بە قەرزەی هێنایەوە دایکە دەقەی چێکا چییە قابی لە قەرز خۆی هیرایەوە درایەوانە کوورە دایکە گیان تا ئێستش سعدی قەرزی باوکم ئەیاتەوە تۆ باسی چی ئەەکەی دەقەی چێکا کچی بۆ چی بووە چی خۆ بێ وابێ با بوو مام کاقی چێکا بخواونی سعدی لای مێر سووک و سەلیمتان کردم سووک و سەلیم نابیدە تۆژواز بێنەوە ئەڵێم ئەی بابچین شتی بازاڕیە بکەین با سعدی بڵە پارۆباتی بچین بازاری بکەین دایکە گیان چاوەڕێی خۆی یەکەم بێتەوە لەگەڵ خۆیان سلام علیکم ئەو بەسەر خۆیان هاتەوە ئەک بەخێر بێتەوە عەلەیکە سەلام ئەوڵە ئەمیرە کوی وەڵا باشم یەخوا بەخێر بێتەوە ئیشی ناوماڵینە ماڵمان بۆ کردی بەگوڵ من لەبەر خاتری ئەوە نەبێ بۆ چیە مەسەر و لێرە ئیشەکەم ئەمینە سانی ئەمە زۆر کەفم بە تۆ دێتن ئەمن دام نایە ئێواری نییە یەکە داوەتتان بکەم ئەرە وەڵا من حەزم لە ماسیە کورە نەک ماسی کەبا تکە تکەش سەر چاو ئەوزە نییە دەستپەکرد وەستا ئەوەی وەستا کەریم حەبلە چی هەیە تکەکە هەر بە لێوی دەخورێ قپ قابیل بەخۆتە شتانە ئەو ئیشی ئەوەتان دەکرد جێژنەی ئەرە وەڵا ماڵمان پاکردەوە هیچ ئیشەکە بۆ نێشتی بەس نییە وەختی جێژنەی ئیشا بەبێ دێت یعنی دوێ خاوێ کرایتەوە مادەم جێژنەی دەبێ هەموو خاوێ کرێت بەس مشتم پێویستا بێ بچین بۆ بازار هیچم نەکڕێەوە بۆ جەژن جلەکانی بەریشمەمووی کۆم بۆ لە بەری بەس چاو بەس ئەو عالفێ کەچ دەچێ بازاری
شو يقيتك الشوف ومولوش لا مهيئ هذه حيلاني بو يعني شويش بين قواد استبازاري بس أتصاو بيوست بهاشتك بيتلو بارا لكنا يا اخوا كان بيوي حسابي بارا وكرديا بيوي بيساعدي يعني بيوي أبلا حسابي بارا لقيتو كرديا اخوانك ابد أبلا سعدي هميشه لخدمتي تودبوا واخوا راستك يا اخوا بيوي بي سعدي في خدمة الخصو يا اخوا حيلاني بس هیچ کم نی خدای لا والله رولك يعني يا اخوا اخوانك تانك قد نازان نبي ها بيتيك دسمني أقل اشتشي كم بيت حيلاني بم نري جملي نبتو تخوا نه نه سعدی لا گیان بس يخشتيا تكليفك معي تفیجی دريم سبي جيجنانيا بابا سبيني لك أنا ناري دبل دريم هناری چی تو بیکم روشی جشن لگل من ابی واسانیت راستك ابي لك كتي من بيت دنا أخو نارم هلا كبير واحد صار روجا وججنا ما شاء الله وججنا دريش كلايتو صار روجا يا كم روجي حسابه هان دومدم شتيوانيه كاكا كم شواكي سعدی شتيوانيه كان گوێ بگرە یەکەم ڕۆژ لەگەڵ منای بڕۆ دووەم ڕۆژ و سێم ڕۆژ بڕۆ بەلای ئەو کێفی خۆتەیدا حيلاني بمساوكم أقول دودك يعني هديم يعني بس دي صار ساعة اليوم يدوم نخير يو بقرا جابا شوائم رازي وين بخوا بيشن انا رازي نبي خواب زاني لسه مسألة لقى اموزاك هاتشي كله تقوى ملاكي جنتي قولي ناس داري وشي تبص راتك وقتلي اخي اختي ليش يو كرو قبري ماله وهي شو اللي جاي باوكيتي هموش لكن بدس بيجنا يعني بيجن رازي كم أقول رازي دبل کاکم ڕازی کەم نیش ڕازیە راسي ودم كون تخور اختار ودايتي بقرباني بيو كوري من هالماوخ وباش ديك واكلين ما شاء الله قلت قلبي أخذتي اقار دم بسعدي باجوش إلينا بعملنا تقول اللي خويني ناس محركيكم بس سعدی شرفوا عفقاري دنياي زلامي بعقل وغنى شوي لبي الله سيبو عقل بتوزيع بيجان بيجن ديان بێژان هەستە سعدی هاتووە بيجان كرم كرم بيجان نەبوورە كرم بيجان باوي الشيبك ئەوە بۆ هاکەیت وش هندي جوا طوابي كاك سعدي خديت الطوابي فير بكاكا فير بكا هيك يا خويا حضري مكان وشي لقصدي كنت نتاري وشي ليه قريت اخوي طبيعتي داير سامرت بابا سكن دانش بابا بيجان كوي وزعت كوا اهلا ما شاء الله أبلا براسي جوان بالوردت كديا دە سعدی گیان خۆت نازانی چۆن سەعبەت چییە کاکەم هذا والله زوج بس حيراني والله بيجان ده مشتش هات ما كنتو خو اقدر كاك سعدي خوز قدوني بعد تابع قرآن بدسمني اولي مصرفي مالم في بخو خزالة أشهد بالوردت جوان كنت بشيتي كلهم بو كلهم أتوي هندي بيما كنتو داير باراليكم ما تبي أي بوتشي لا أخوي. بشينية على توي ناوي من بيا بو بارا بوي باور كان تنزار بس بين زارم داوبي سعدی ئەوە ڕاست دەکات كل بالشرف إني بيجن حالي بدروي كده كل قرباني هم دروي دون دروي كان إني لك ما قدر خودني غور دورية واصل موزع على بينكم والله. إيش مبزي هشتيا يك تكلفي هي معمي خود وني بيطلع بدسمني كاكا إنت واصل قصالة بينا كرموني كوميدي مكا داوي لا بدا وتشا ابو باسكا باشا كرب وتشي أو تشيف دەوازی استعزيت ميت استعزيت ميت او ازاي جنابت تشي أو تشي او ازاي جنابت مطعمك بوم نكر يساش خي بيو بينم دوني خوم بيني لخو ما اشتكان طاوس طاوش كده ترفي تاع نقص بو خوت ما في تمر دغ ما شاء الله كافة زوري دري والله جيجني اكل كرم حتى بيوست بايش اللي دكم باش تلقوا بس بقول بعض دهم يك تكليف بلدي ها هاد بيوست ببارا زلوبر غوشتانا إيواني مولا كرايتونيا جوان ترين زلوبر جي ماركا هذا كنت بتجيب من دكيت
یەک تەکلیفێنیە بەجێم دەکەی بەڵێ بزانم چ سبەی جێژنەیە سبەی لە مارینگۆ نابم تقریبا وەختی عەسرێ دێ باشە بەجدیتە حیام ناموسی منت بردووە لە ئامۆزاکەم باز لە ئامۆزایان بینی لۆ ئامۆزایان دەژین لۆ لە خەرچی دەژین لۆ خۆتان بژین هەی عەمرێ نەمێنێ ئەدەب ئەدەب مەشەڵڵە مەشەڵڵە مشەلە مەشەلە لەئەدەبی ئەبڵە ئەمیر بەسە ئەجا قوربانی دەبم ئەسڵ عەسرێ. ئەساسی دوو پێ ناڕوا جەژن لێرابی من دوێنێکە دەستە و یەخە بوومە لەگەڵ ئامۆزا زای بە منەڵە چی ئەڵێەوە نازانم ئێوە 6 مانگە نازانین لیمۆتان بە شووداوایان یان چی یعنی چی ئەزان یعنی چی کاک سعدی كل كلهم خرق حسودي ديتن كل كلهم دياني ليك مان بكن دياني لك اللي موي ها قسەی تەواوە ها بياوك شي بغيز من خرچي ديارم دياني ليك مان بكن لي موي قسەی انا تەواوە 6 مانگا تۆ ئارە وەڵا لە ڕێزی ئەمانە بێدەنگ کاک سعدی ژیان لەبێ لەگەڵ ئێمە 6 مانگە دا قساکەم 6 مانگە ئەم کچە گواستۆتەوە هاتووی سەرێ لە ماڵ ئامۆزاکانم دێ سەرێ لە ماڵ پورەکانم دێ كل كاكديا زور ناشرن براسي زور بقصة قصروكن قەیچی دوی لاقوچی يعني ما بس بدهم متشاونية كاكا باور بقى زور دواك وتونا ناوەڵا ئەترسی بە هەنار بڵێ ئەڕۆم بۆ ماڵیەوە لا أما بترسم لا كل ما وجهك موزي أشكال هذا كمية بكيف خود دتينا مالي ماما كانت مالي خالة كانت مالي بولا كانت حال ببي منتي وكاتي وزعك لغوري ناميني باش جانا باش هو رازي بوش ڕازی چیش وانە مۆری کرد تەواو بارا تتبيع شتوانە بيشتي بابا کاک سعدی گیان کوڕەکەم ڕازی نییە تەواو تماشای ناو چاومکە چاومۆ پارە دەوێ پارە نەویستی دەبن کاکە دای ئارە وڵڵا یعنی چی نایەیت نایە ئارە وڵڵا چ بکەم کاک محکەمە و جابێتەوە تەواو مۆری کرد منیش ڕازی یعنی هەزار کەس مەمنونێت یعنی لیمۆ لە من دادەبڕێ بەڵێ باش ئەوەش عیلاج دەکەی هاي نمينيم حازي هاي نمينيم هنار جي هنار هوار اي هزار رحمة الله بي او دنيا يزني هم هذا مرين تسبوتي خوش ويشترين كسب عمري خوي كرتيا چی؟ حادي سنة سنم چیه؟ حادي سنة لدكان قماشي جيران معنا بۆ جێژنەیە مردووە أنا والله لو خرج بجيجنا نامري ها وڵا نازانم هیچ منطقی نییە چیە باوەڕ بە من ناکەی نێ وەڵا ئەمن بە حیاتی درۆم کردیە ئەتۆ زۆر تەجاوزت کرد ئێستا تەلەفۆن و ڕەشیدی دەکەم باوەڕ بە من ناکەی زۆر عیبە لە بۆت ژێبتی هیچ بکەم جواب نادات هیچ بکەم نووسیە؟ کچێک تازە بەخۆی تەلەفۆی لۆ بکردیا ڕەشید الو رشيد حيراني او كنت من 7 خارجي اتو تازه تلفون نكد قلت عادي سنه مرديا ولأنه والله بلا تلفوني شي قلت رشيد تازه تلفون نكد بابا أو خوالوبو كاكا درنقا ورا او هاتب علي هلك من قلتك باري خويا دي شود هل لبي ها ورا اي باشا دي خو عفس باورت كرت باشە استتلي بكم ها تدلي بكم زوو بڕۆ زووەرەوە باش کاکم نودی نووسە گوتی نوێژی جێژنەی بانگم بکەن باش دوایش بە خۆت زای 8 و مشکلە ماڵ حەل دەبی ها باش تواو غم النبي بس لوانيه تازيه ناخوان ها کوڕەکانی منیان گەلە خۆش دەوێت ڕەنگەنیە هەبلێنێت زۆر بۆنی بامان لێ دێت ڕەنگاتانی ورانم بێت لەو نازانم دنیاە نییە زوو دێوە ها دوای دە قسە لەگەڵ کاکم دەکەیت باش دەخوافز دەی بڕۆ زووەرەوە قاتەکە وتی کردیا ئەوتیم کردیە خدا حافظ خوان لەگەڵ دز
ويننا شايفه كذا موبايلك يا راكا ولا بوليسي ويننا ويننا ولا بتكوشت ولا السرد تخانق بس دقيقة كاك سعدي خليك ساعات بينزل يبو واش تبغوا كنت ساعتو يستا جاي هوان كرما رما والله توني شي قرا قلبان تامو وتشبو اما تانا كاك سعدي كروت لوت كده هاي يا كاك سعدي خليك ساعات بينزل يبو ما وش حبيبي حبيبي يا الله والله توازن ديال شو والله ميزان بالانس انما كاك سعدي كاملة سبختي ويا اوي يواش وي باو كرو وي بابا توازني انما قبل بيه اولاي بقرا كتشي دي سعدي روشي على الشوا يا خبر يعني والله بالشديد اسم خوشی کم دو تو توزیتون بعد بیت و سر عفوا وبقدر خويني اسف كاسه بقول عني كلمة ذات لوبو أول هذيك كلمة وني لسه ما قرينا توش درولا وامك لا ده يهوان والله اشتكى بخد عينيا أو ها بروا أو رجع ويدكوش هنا عادي شكرا الشارع كاكا تورا دبلينيا عصبيش بمنيا بخود هذا زار الدودو شايتك عشان خطاي خوب ومن لدوين شو تلفون بو كم بو جواب مناي تبع انت فين دقوتي قلن قوي لسه عيدي خوبات موعد خلق استا ساعات بينزل اخ هاي قلت مبازي زور لك نيام لوميما وا او زبزاده تتزوجي خوش بصر دبيز ها دادنيشين بلنز قيسي خسانو ما قيسيش خسانو فاصل ياكش أبلنيا إيه هل بابا موبايلي بنت درينيا سناب كا باخلك بخت ودي ما ببيني جوايا باخلك تباين ما ببيني الحمد لله باخلك خوشويستي ما ببيني أنا او زلف عشان هذا زاني تقريبا ساعة بوهشت إيه يكتوز يشميني أرمو يمو ماشي جانا بوشو يعني شيء بسيط به كاك سعدي جانا ذكرتهم لا والله بقول باني لا والله جانك كاك سعدي وازاي من قال حزم لدى مشايتو الى سر صفر لقلم دانشي مجبوري لبرع موزا بورزا كان من ابي تو تشيد بيت راستك يا ما ميوان ماني والله أنا والله هش ديمو قلنا كيو بجدي عمل النمينة ولا برتامنا وقسانا كيلي ليه وام لينا كردو ساس مش تصيري كتم لي كردو حتى ردايتي حتى ردايتي كاك سعدي جو بقرا لما الله ناس تدرو جاجنا ولا قيمت أبلا دوامك أبلا دوا خطرمك تربون اللي ناي كل أريم الرومو يمو باش أقل لو كاتي كتور روشتي ميوان منات يزني هالرومو يمو هدي بوشو أروي كاس نارو راوس تبعي التليفون قول مسلي وي مالم كي بمسعى بينجي بين تلفونك هناك قبل السليمة قول لها هناري خطر تربهم كي بيزي ركي دهم سمير دبل زي ركي تناشين علي بلا كاكا دهم الو زاوا كوي تصاود مازدكم سلامت بي جاجت فيروز بسعدي عيد مبارك بي اول شيء هو لسقى بلانم لو قال ليني لو يوم بعض دي لو اتا سنه شاري توا بابا بس فاتحك ماي فاتحي اخري دخيلي ودينو ده باشا الزور باشا درنقا طوو ده باش دي خواس باشا دي باش خوافز والله داير لي بنتكمنيا دم كنت حتى الساعات هشت بس هو الدهامنيا أي الروي استعروي اخر ايش زور شيء لبوي أين نروح كنا أخوي لقلمان ججني قربانه ديما هو باشا قرناتي تو كله بابا والله ديما هو اقل أبلا والله ديما هو جانا من والله ديما هو باش أدي أقر نهاتي توا أبلا بلى حيرانة تدرون لمن ديت يا لا والله لا والله انت كواتا حيران يا بم تساوى كانم جانا كانم روحه كانم هربكاتي يعني سن نيو ساعات باش جانا تشتاني بابرو بوسطة زانك رقم رجي يعني شرا ودي ريال لا يبيشنا تاخذ هرواح الزبيب كاك سعدي يعني من بقى مشات الزوري نريها
والله إني يغزل اللي بدأ مني دبني حاجة دعنني بعملها چی قسانی که لبر چاو دایک ما دەستم بەسراوە جبران مقرا وتيا چۆن پشتی ناگرێم وتيا وخلي كانوا عائلتك بەسە تەواو كورة باوري بختوري ما لنا عائلة بدا أخوة بەسە بەسە تەواو بێدەنگ مەمەیکە بەشەر زاد ويلي هاتي لقش نكشوا بشرد کاکە گیان قسەی خۆ بکە تايتوي والله سعدي دل خدعي لا وجه كاك حنامو لا انا وش يمكن دو بخوا هذا زاد بميتا کاکە بڕۆ لە کۆڵمان بەرەوە بەڵام بەمەرجێ بابا احترامي خود بزانا مرجكي تشيا مرجي بابا قسەت بۆکەم گوێت لە من بێ ئەڵێم بڕۆ قەینا بەڵام بەمەرجێ ناي شتێ بخوێنە تەواو ڕاستە قسەکەی لو مشتي بكري دبم لو مساري بكري دبم سيقة ونية لو منطقيلي بكري دبم كلت عقلت زيها یەکەمەوە سیقەیەکت دروست کردای بۆی نەگاتەم حاڵە باشا كاك قسەکەت باشا كاك تەسکەرە تفضل تاخیرش نەبی اه راستك چیش تانیە؟ نابڕۆ ولو خود والدكي قابلە چۆن بم بەم جەژنە بەجێ مێڵیت حيلا كاتم مشامكا وەختم بۆی داناوە نێتەوەی لە حاڵی جانا من الله خوافز قدي نالە فەرم ورە فەرم کاک سعدی عمنا دە بڕۆ مجارش هلكي دوزيا خوا هەمووی خەتای ئێوەیە وەڵی وەک ئەو بووم پێم عیبە سەلام لە خەڵکیشکەم ڕەفیقی من شووەکە و ئەوە شوەکەی من هەمووی خەتای ئێوەیە ئێوە لە هەموو شتێکی منە قساکەن دەکچم براکە و قسەی کردووە طبعا گەورە قساکە بەس دێتەوە سەد لە سەد دڵنیام زۆر تەسکەرم لەی سەنیەوە بە دەی ڕاست چییە ئەوە چییە چییە کارتی شاری یاریە یا ڕەبێ و دەستەی خۆش بە ئەلێرەیا بۆی لێ کردیتەوە کوڕمۆتۆی خەڵەتە بەخوا بێبی کەمە فیلم یەتەوانێشی بینی حیا و شەرەفی منە با میوانەکانی ژێرە و پیاوە نایەتەوە فەقیرت بەبەستە خۆت کوژ ئەوەندە مەگری خۆ بەگریان تو نایەتەوە حادثة دم لك من وهابه نانەکەت خۆ دەی ربيم ناقري بيه دیارە پێت ناکرێ والله لك وجع السنمي يتبين ناقري وازیانی بكرة عندهم زي تنسكبهم داران دستا كافي بيه بسرمان تبو كاكا دقريان داقو ما مساعدي عيبني بعد ما مرجعت الضروي كل ويقتك خطو لقرحان تنهو باوشي دقري بدينا ددا دقبوني حاسس انا مي بابا من ليدي هاواني دكت بمجدم قلت تسبكم دامني ناقري والله اوكي كي يتشكال هي يتشقتلو كبو لقى خوي بكا او خوي ببانطوري من وقت دبوني خلي ببانطوري من قبل مرة لكن ما با استكوا دقيقة كنا حمد قاتي خوايا لو ما قلنا حنا السينيا قلنا حكى اللبلي جهاني بي سعد ئەوە مرد خوا کوتە باشە دەکنە من ئەوە گرنگە ئەوە وتقري حيلاني أقل ريسك بي بابا سمير غانت خەمت دەبی أدي باسمي اللي ربطو حيلاني سعدی زانی تورکەنسیان دەگوت جانو دیان گوت هەموو نەخۆشیەکان زەڵتەیە اه سەوریە زەختە سوکەریە هەر هەمووی هۆکارەکەی گۆشتی حیوانیە لێ بەڕاستی پێکان دەرێم ئەم گۆشتی حیوان کەم کردو زۆرشم کەم کردو سعی ڕاستی زۆر سەد کەم کردووە بەڕاستی لێ هەفتە پێشتا شەبەکە باڵم لۆ کردی دکتۆر گوتی نەکەی گۆشتی حیوانی لە پێشدا بنێن ئەتیۆزان زۆر کەم کردووە دیارە سەحە زۆر گرنگە ئاگامە سەحەت خۆ بەڕاستی فوتبالتم بخۆ ئەدێ تەمەنت چەندە؟ 48 ساڵم كل دكتور قلت لك تمني تساري دبي اغاط على خود كل رحمي بخود بك كل زكت بخود بسوتي سعد والله كم كنتو سعدي اشوفكم كم كنتو أمن بس مري شك بس ما مريد يعني والله بخون ناني بخون دير ما زور قشع
ناوێت سعدی بەڕاستی ناوێرم دەزانم دەزانم. کاکەگیان بۆ ئاواکە دەدانیشە حەزە لە کامەیانە کاکە لەگەڵ تۆمە شیناکە چۆن حامان چووە چی بکەین کاکەگیان تۆ ئاوا مەکە خۆ قەلەق مەکە وا ئەگەدارە ئەم جارە بێتە ئەم ماڵە خۆمەزانم چی دەکەم تۆ ئەو خۆ چی بکەین کاکەگیان جوابی منیش نایاتەوە ئەرە چی بوو؟ سعدی دەنگی نەبوو؟ وەڵام چی بێ ئەی چی؟ حیامان چوو حیا چی جواب ئامۆزا بدەمەوە چی جواب خزم بدەمەوە چی جواب نازانم خەڵک بدەمەوە حیامان ئەوە ئێوە ئاوا خەمی خزمتانە ئەی من چی کە مێردەکەمەم لەگەڵانێ لە جەژنا کورەوە قەی ناکا وەڵڵای ئەمە چی جوابی خەڵک بینەوە کەش فەمین کەژنی تری هەیە ئێستاڵەن ئەوە لە ئەوی ترە ئەوە تەلەفۆن ڕازوانە چی پێ بڵێم چی پێ بڵێم چڵا بڵێم چی ئەلۆ ئامۆزا جەژنت پیرۆز بێ لە تۆش پیرۆز بێ ئامۆزاگیان وەزات چۆنە ئەحواڵت چۆنە لەخوا بەزابێ هیچ عیبمان نییە ئەی مامۆژن چۆنە عیبی نیۆڵاوە لە تەنیشتمەوە سڵاویە بوت سەلامەت بن یاخوا ساغ بن سەلامی لێ بکەڕۆڵە سەلامی منیش ئەو سەلامەکەنەوانیش ئەی کاک سعدی چۆنە زۆر زۆر باشە لەخوا بەزیابێ ئاتخوا تەلەفۆنەکەی بدێ با پیرۆزبایی لێ بکەم ئەلۆ ئەلۆ ئەلو ئەلو ئامۆزا دە تەلەفۆنەکەی بدێ با قسەی لەگەڵ بکەم چۆتە دەرەوە دێتەوە هاتەوە تەلەفۆنت بۆ کەم دیارە لای ژنەکەی تریەتی ئەم جەژنە ئامۆزا ژنی چی کاک سعدی یەک ژنیە ئەیش لیمۆیە وا دیارە چێ باوەڕمان پێ ناکەی ئامۆزا باوەڕتان پێکەم بەس نازانم دڵی من شتێکی ترێڵێ هەز ناکەم وا بێ ئەگە باوەڕ ناکەی وەرە زۆر باشە هەر ئێستا دێم بەخێر بێ چی بۆ بۆ کوێ بێت؟ کوێ بێ تۆ تەواوی چی بکەم چی بۆ تۆ تەواوی چی بکەم کورە ئەجەرە وا حەیەت وەرە نەبی تۆ؟ ئێستا ئێمە چی بکەین؟ تۆ چۆن شتیوە ئەکەی بۆ کوێ بێت؟ چیم بوو تایە کاسە با بڕێن لە ماڵەوە نین هەستە با بڕێن جوانە یەک کەس ناکەمەوە ئەوەی بێتەوە بەرەوە دەرگایە لە دەرگامە دەرگای لێ ناکەمەوە شوو پێ نەکردا هەمووتان بەسەوە ئەزانن لۆمەی من بکەن کورە ئێوەش مەیکەن بەشەڕ ئێوەش مەیکەن بەشەڕ ئۆف بەڕاستی دەرە چیەکەم هەموو جارێ لەو فریزەی بکڕە زۆر خۆشە جانە داهام گۆتم ڕۆیشت جانە زەنگتیان هەندێک جیرانی زۆرم نیا خۆش دەوێ ماریشەم خۆت زانی لە پشتمانە بڕک دەسمە بێ دوایان دەسمە لای ئەو بەری و یەکسەری پاش ئەو سەعاتەشکە دیمەوە تا داهامیش ڕۆیشتە باشە نەڕۆیشتێ نا پێویستی ئیشە بوو نەڕۆیشتێ لە پێش دەرکی قسە دەکا بۆ موبایلی زوو دێمەوە وەرە کاکە بۆ ورم تەلەفۆن دەکەیت چۆ لە هۆستای وەڵڵاهی گۆتم نییە هەندێک پیرۆزبایی لە جیرانان بکەم سعدی ساسیرەوە دەگات لە دەقەشکە دەڕۆین ئێکورە دەزانم ڕەحبە لە ئیمانەت ئەوانش جیرانن پێویستیان بە منەیە هەر نیم سەعاتەکەوی نییە کسەتینەوە ئەو مەلام تێگەیاندیە ئەو مشکلی ئامۆزیەکان هەل دەکەن باشە دانیش باشە خاڵ جێژنان نەدەمێت کوڕم جێژت تو گەورە بووی حیداهیدە وەرە چکولێتی مکلێتت باش کردەوە سەد خەڵ حیدانی دەبم ئەدی خاڵ خێسوورەکە وەگرە کوڕم مەمنونی وەیوە مەمنون بم وەک لە بەرازی دەم قسە چییە؟ حیدانی دەبم سوحبەت لەگە دەکەم کاکەجان تووڕە دەبیت گاڵتە دەکە گاڵتە لە خۆتان بڕە قسەی خۆش بکەنە من دێمەوە باشە سعدی جانا بە قوربە ئەوە سیروان دەگاتە جێ ئێستا دەڕۆین باش عالم بۆ جژنە تەلەفۆنی زۆر دەکەن ئەلو سعدی چۆنی کورە قەوماوە چ قەوماوە سعدی کەمێکی ترە بێ بگەیتەوە ماڵەوە میوانەکان وایەن کورۆتە بەڕاستە کوری ڕەزوان بەزازی لە چێندەریە لە تەواڵی ئەو هاتم بە قوربان دەمەوە هاتم بە وا سعدی چ بووە؟ کوری ڕەزوانی لەگەلمە ئیش دەکاتن ئیشی قماشی دەکاتن کوڕەکەی بۆ سبێنی دامی کردیا ئەوە چ بوو بەیانیەکەی یەک دەمرێ ئێستا یەک دام دەکات چ بکەی کاکە یعنی چێژدان نابی خەڵک دام بکەن ئەزەوتە بڕۆی ئەلو والله سیروان دەگاتە جێ بە قوربان کوڕە کاکە چاوەکە برادرمە ڕۆح بەڕۆح
نقربها بروبي ادي زيت اني ساعتك باخذ ساعدي نيو ساعة زيادة النبي نيو ساعات زيادة بيتو بلي والله اكيد صعيب خسي خويا دبرهم تليفونو ستوى دكا نيو ساعة تاعي بكر باين تمام زورة خوش بتاعي هاي باش وعافية دانش دادي اليومين ناس لا زكتي ده سيروان بقربان نيو ساعة تاخي دبي تسويني بس تاخي دبي نيو ساعة رانقرة باش بقربان دالي برني على بكا باش ده دست خوش خوافز دايما تشي أخرى زالم دكات أو كابريا أو سعدية بشي هرنا هاتها بس بتشندري لولا ذهب لولا بيجان نازل مزبكم نازل بقول شيء كل بابا بيوندي برشيدي بكا رشيد حلك اللي بكاتن كو علي لبودانا منزعتي لينا هذا بيوش حال بكا عم بخوم على تشباش مايا بخوم دزانا مستكم الو رشيد جيشنا بيروز بي رشيد جان بقربان تم هانا ملوتو هنايا لا تشندري بقربان تم زعل وازنا بيروز باي ماران بينا يك ايش زور مهم بيتا لا ماري هل استديما كن زو سايدك لا ماري خوتان كل ايش بيتا ايش يدورا كل نزعتي تدور بقربان دم زو سايدك كيف بجماري خوتان ولا وين دري واحد دي خايف باشا بس عدي لك يا بيت شو الظالم لتشكاول بك تلفوني بوبكا فرمو كاكا سعدي جان ولا ازيتم داي جشنة بيروز اخوة مباركة ليك مليون جشن بيت قربان بم فرمو خير كاك سعدي لو من اثنين وتيرا مردم بو فوتام بو اگر زاني كله بلانا سري نكدا ويلودانا اي تشي بكين شي تربكين بالا خزمة تابم قرباني دم يكشتي لقب بكا فرمو تتوي بياواتكم لقب بكي ارى والله بس هاري اللي مدونة ذاتم بي شي كله سعدي وكي ايشي بياو بس هذا لا خلق بدي بو خاطري اخوان ولا من بدا خو ما خلق نيما الا توبم اري والله بكوشم بوي نزاتم بيتن كاكا بو خوي او هاني بيتنيا امن اوججني دا كجري لما بيني دهامو خزبكاني بيجني والله اري والله ام بنا مالا على هيك شيء ثانيه قلت انا بتو دمي دهام دمي ليمو او تلفون هي فرم بس ليمو ليسان ليمو وس اورد صدق وكان زابين درونكي بالله ليمو جان سعدي قيش يدك يا حيراني دبم هلا بالشقة كانوا سعدي راسي كم بيبلا ايساتو لك يوي خيراك والله كاكا مقري لي بيت وامي وانا كان قيشتون والله ديم حيراني ديم دي جانك دي خوافز دي خوا حافظ هلا وانا زيكم بقرآن هات خوايا ستشيبكم خوايا خوايا سعدي بوان بيريكات كاكا دا تو دانيشا نيتي وهات نجورة درقاناكا مو بخواتا سعدي ليتوا دبيني دروية تريش هاي دلهر استاكدني دبيبي امازا كان وخزما كان بدبينيتي يخرجوا من مننا ما اما تسمح كده باشا توت هاي قرن بس ده دهام باوك يا بلا كاك دهام نا كاك دهام خم النبي وهاتب اول اللي زادي دبرمو السواري ساري دبر موديم باشا دي خوافيس رشد حتى السيدة جميلة مدسم علي يراد وسطم يخسر لين بدو
نەجاتم بی کورە سعدی پۆلیس هەم گرێ بۆ خاتری خواچی و لێ بەم نه ئەگەر پۆلیس هات دەرم خەتای من بووە لوژ ئێرەم هەر بژاردە ئێرە هیچ کامیرۆ مامیرەشی لێنێ باشە حیدانی زۆر باشە بەقوربانەدەی بەس کورە بە قوربان نەرم لێم دێ ها سلۆری لێت ئێم خەمە بە نەبێ قوربان کورە مردن گەلە ناخۆشە کورە ساقەتم نەکەی ها بەسەر چاو ها خراپ لێم بدەیت تووشی پۆلیس دەکەم باشە ئەگە بە نەرمۆکە لێم بدەیت دەرمە پۆلیسی خەتای من بووە دڵنیای بە پۆلیس ناڵێ ئەگە بە نەرمی لێم بدەیت باڵێ باش بادیە تۆزێک پێم عزیەتی بخواوە یان پێیەکەم دەرزەکی بداتن وات لێ دەدەم بە هەفتەیە چاک ببیتەوە بە قوربانیت دەبڕێ هەتا سەی دەژمێرم باشە باڵێ باش لك سريع ها نرم ها روح قال الشيء ده بقربان بنرمي باشە خەمە نەبێ جانك ما ترسە دي بقر ما ترسە دي